ئەم کاتتان باش. مەبەستی سەرەکی لە باسکردن و شرۆڤەکردنی بارودۆخی سیاسی لە هەر قۆناغێکی دیاریکراودا مەبەستەکە هەر ئەوە نییە کە باسی بارودۆخی سیاسی بکێ وەکو ڕووداو کە لە شوێنێک ڕووەدا یان خەڵکێک وەکو بڵێ کە دانیشێ لەوکو هەواڵ جۆی لێ دەگرێت. بە نسبەت حیزبەوە هەڵسەنگاندنی بارودۆخی سیاسی و لێکۆڵینەوەی بارودۆخی سیاسی مەبەست لەوەیە کە بە خوێندنەوەی واقعی گۆڕاوە، خوێندنەوەی ئەو گۆڕانکاریانەیە کە لە واقعا ڕووەدا بۆ مەبەستەی کە ئەرکی سیاسی لەسەر دەستنیشان بکرێ. بۆی ڕێکخراوە حیزبیەکان و حیزب بەگشتی بە هەموو پێکاتەکەیەوە بە بەردەوامی پێویستی بە لێکدانەوە و شیکردنەوە و شرۆڤەکردنی واقعی سیاسی هەیە و لەسەر بنەمای ئەو شرۆڤەکردنەوە ئەو خوێندنەوەیە بتوانێت ئەرکی ڕۆژانە، ئەرکی سیاسی ڕۆژانە بۆ خۆی ئاراستە بکە و ئەو ئەرکە واکە کە ڕێکخراوەکانی حیزب بزانێت لەسەر چ بنەمایە کار دەکەن، چ مەبەستێک چ هەدەفێک بۆ خۆیان دادەنێن و بتوانێت تەنانەت لە قۆناغێکی دیاریکراوە بۆ نمونە بڵێن لە 3 مانگی دیاریکراوە جەخت لەسەر چ بابەتێک بکرێتەوە بۆ ئەوەی بتوانین کە ئەو بابەتە بە خاڵی یەکەم یان بە خاڵی گرنگ یێتە پێشەوە. بارودۆخی سیاسی لە کوردستان دانەبڕاوە لە بارودۆخی سیاسی عێراق و دانەبڕاوە لە بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها کە باسی ئەمەش دەکەین بۆ مانایی هەموو ئەو هەلومەرجەی کە لە دەوروبەر هەیە بە شێوازێک لە شێوازەکان کارەکاتە سەر بارودۆخی سیاسی و کارتێکردنی هەیە. جا ئەو کارتێکردنە بە شێوازێکی ئەرێنی بێیان نەرێنی، شێوازێکی ئیجابی بێیان بە شێوازێکی سەلبی بێ. کۆمەڵگەی کوردستانیش بەشێکە لە کۆمەڵگەی مێژوو، لە ناو مێژوودا دەژی، لە دەرەوەی مێژوودا نییە. بەو مانایی هەرچی ئەو ناکۆکیانەی کە لەناو هەر کۆمەڵگایەکی چینایەتیە هەیە دیسانەوە ئەو ناکۆکیانە لەناو کۆمەڵگای کوردستانیشە هەیە و ئەمە دەبێتەوە هۆی دیسانەوە ململانەی ناوخۆی لەسەر ئەو بابەتانە. بەو مانایی کاتێک باسی بارودۆخی ئەمڕۆی کوردستان دەکەین بە جۆرێک باسی دەکەین بە گرێدان لەسەر ئەوەی کە لە هەموو ناوچەکەدا چی ڕوودەدا و ئەمە شوامان لێ دەکا بە چ شێوازێک کار بکەین بۆ دەستنیشانکردنی ئەرکەکانمان و هەروەها کار بۆ جێبەجێکردنی ئەو بابەتانە. لە ماوەی ڕابردوودا کە بینیتان کە کوردستان ڕوبەڕووی شاڵاوێکی تیرۆریستانەی مەترسیدار بووە. ئەو شاڵاوە تیرۆریستانەیە وانە بێ حاڵەتێک بێ کە لە ناکاو ڕوویدا بێ. پێشهات یان پێشەکی ئەو ڕووداوانە پێش چەندین ماوە، پێش چەندین ساڵ لە بنەماکانی لە ئارادا بووە و ئەو بنەمای لە ئارادا بووە پەیوەندی بە تێڕوانینمان بۆ شیکردنەوە و گرفتەکانی تێکڕای ناوچەکە و هەروەها گرفتەکانی عێراق و سەراسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دوو گرفتی سەرەکی هەیە. گرفتی سەرەکی گرفتی ئەو ڕژێمە نادیموکراتیانە، ئەو ڕژێمە دیکتاتۆریانە کە بە بەردەوامی لە سەرەتایی سەرهەڵدانی پێکهاتەی دەوڵەتی هاوچەرخ لە ناوچەکەدا ئەو سیستمانە ئەو ڕژێمانە بە جۆرێک کە ڕژێمێکی دیکتاتۆری بوو نەیتوانی بوو نە دیموکراسی، نە پێشکەوتنی کۆمەڵایەتی، نە گەشەپێدان جێبەجێ بکە. هاوکات لەگەڵ قەیرانی سیستمی سیاسی قەیرانێکی دیکە لە ناوچەکەدا هەیە، ئەوش پێ دەڵێن قەیرانی دەوڵەت، ئیشکالیاتی دەوڵەت. ئەو دەوڵەتانەی کە دەوڵەتی هاوچەرخ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بووە، خۆتان دەزانن تێکڕای ئەو دەوڵەتانە بە شێوازێک دروست بووە کە هۆکاری دەرەکی بنەمایی سەرەکی بینیوە لە دروستکردنی ئەو دەوڵەتانە پاشماوەی دەوڵەتی عوسمانیە و لە ئاکامی کۆتایی هێنانی شەڕی جیهانی یەکەم و ئەو ڕێکەوتنانەوەی کە کراوە و بۆ دابەشکردنی سەرجەم ناوچەکە ئەم سنوورانە دروست بووە و ئەم سنوورانە دروست بووە نەتوانرا کە دەوڵەتی هاوڵاتی بوون، دەوڵەتی دیموکراسی بە ئەنجام بگەێنرێ بە شێوازێک لە سیستەمە سیاسێک ڕنگ بداتەوە. بۆیە ئەو دەوڵەتیانەی کە دەبینین دەوڵەتی مرکزیە، دەوڵەتی نەتەوەی باڵادەستە، دەوڵەتی تایفەی باڵادەستە
و دەوڵەتێکە کە پەیوەندیەکان لەگەڵ پێکاتەکانی تر بە بەردەوامی هەوڵدانی باڵادەست بۆ تواندنەوە و بواردنەدان بە مافەکانی نەتەوەکان و پێکاتەکانی دیکەوەیە. ئەم حاڵەتە ڕەنجی داوەتەوە هەردوو حاڵەت بوونی گرفتی دەوڵەت و بوونی گرفتی سیستمی سیاسی و ئەو حاڵەتانەی کە بە بەردەوامی بوونی داپلۆسین و نەبوونی دیموکراسی زەمینەی خۆش کردووە بۆ ئەوەی کە ڕنگدانەوەی جۆراوجۆر بە ڕنگدانەوەی جۆراوجۆر مامەڵە لەگەڵ ئەو ڕووداوانە بکرێت. ئەوەی لە سەردەمی هاوچەرخدا دەبینین ئەم حاڵەتە وای کردووە کە زەمینەیەک دروستکە مۆڵگایەک دروستکە بۆ بوونی توندڕەوی سیاسی یان توندڕەوی ئەحزابی ئیسلامی کە نشونمایەکی زۆریان کردووە لە ناوچەکە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەم حاڵەتە دەرکەوت لە ئاکامی ئەوەی کە ناونرا بە بەهاری عەرەبی. ئەوەی بینیمان لە بەهاری عەرەبی کە ئەمە پێمان وایە تا ئێستا پرۆسەیەکە کۆتایی پێ نەهاتووە، حاڵەتێک نەبووە کە کۆتایی پێ ببێ بە پاییز یان ببێ بە زستان بەو جۆرەی کە حاڵەتێکە ڕنگدانەوەی خواستی ناوەندێکی بەرفراوانی ئەو جەماوەری ئەو ناوچانە یان ئەو وڵاتانە بووە بۆ ڕزگاربوون لە ئیستیبدادی سیاسی. و بینیمان کە هێزە ئیسلامیەکان کە هێزێکی سەرەکی بوونیان هەبوو، ناڵێن هێزی سەرەکی بوون لە گیرسانەوەی یان لە بروسکەی ڕووداوەکان، بەڵکو هێزی سەرەکی بوون لە قۆستنەوەی ڕووداوەکان بۆ مەرجی خۆیان بۆ مەبەستی خۆیان. ئەمە وای کردووە وەکو وتان ئەو ڕووداوانە ئەو گۆڕانکاریانە بە حاڵەتێک بڕوا بە حاڵەتێک نەک بڵێن بە شێوازی ئاسایی خۆی بڕوا بگات بەو مەبەستەی کە لە سەرەتاوە بۆی دەستنیشان کراوە، مەبەستی یەکسانی مەبەستی مەدەنی، چونکە بە بەردەوامی خواست و ویستی ئەوانەی کە چەخماخەی ئەو سەر هەڵدانانیان بسوان لە هەموو وڵاتە عەرەبیەکان لە میسرەوە بگرە لە تونسەوە بگرە تا ئەگاتە وڵاتەکانی تر مەبەستیان ڕزگاربوون بوو لە ئیستیبداد، مەبەستیان بیرکردنەوە بوو لە ئەلتەرناتیفێک کە دیموکراسی و مەدەنیەت و هەروەها گەشەپێدان، یەکسانی، مافی مرۆڤ، مافی ژنان ئەم حاڵەتانە جێبەجێ بکە. ئەم سەرهەڵدانانەی کە ڕوویدا و پشتگیریکردنی هێزە ئیسلامیەکان لەلایەن هەندێک ناوەندی ئیقلیمی تەنانەت هەندێک ناوەندی نێودەوڵەتی و هەوڵی وای کرد کە ڕێڕەوی ئەو سەرهەڵدانانە ڕێڕەوی ئەو حاڵەتە ئەو بزوانە بە ئاقارێک بیبە کە ئاقارەکەی بەرەو ململانی تون بیبە و ئەو ململانێ توندا لە ناوڕۆکدا ململانیە لەسەر ناسنامە بۆ مانایی کە ئەو کۆمەڵگانە بە چه ئاستێکە چ ناسنامەیەکی ئەوێت چی ناسنامەیەکی ئەوەیە کە ببوونچێ لەگەڵ دەوڵەتێک کە ئەوەی کە بینیمان ئێستا باس لە دەوڵەتی خلافەت دەکرێت یان ئەو دەوڵەتەی کە لەو ماوە کورتەی کە مرسی لە حکما بوو بە نموزەجی ئیخوان موسلیمینی تایبەت بە میسر کە زیاتر لە ملیۆنەها خەڵک بە شێوازی خۆپیشاندان ناڕەزایی خۆیان دەربڕی و قبوڵیان نەکرد کە ئیستیبدادی ڕابردوو بە ئیستیبدادێکی ئیسلامی بگۆڕنەوە. ئەم حاڵەتانەی کە هەیە لە ناوچەکەداوە تایبەتی ئەوەی کە گەیشتە ئەو حاڵەتەی سووریا و زۆربوونی ئەو ململانەی سووریا و بەردەوامبوونی ئەو ململانەیە و بوونی بە ململانەیەکی نێودەوڵەتی و دروستبوونی دوو محوەری هەرێمایەتی، محوەری تورکیا و سعودیە و قەتەر تا ڕادەیەک و محوەرەکەی تر کە بڵێ محوەری مالیکی و ئێران و حیزبڵای لوبنان و لەگەڵ بەشار ئەسەدا ئەمە وایان کرد کە ململانیەکان بە بەردەوامی هێزە مەدەنیەکان نەتوانن یەکلای بکەنەوە لە پێناوی بەرژەوەندی خۆیان. ئەمە جگە لەوەی کە ململانیەکی نێودەوڵەتی هەبوو و ئەو ململانیە نێودەوڵەتیە گەیشتە ئەو ئاستەی کە لە نێوان رووسیا و لە نێوان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە هەردووچیان دوو جەمسەری سەرمایەداری هاوچەرخی ئەمڕۆن، دوو جەمسەرن کە ناکۆچی هەیە لە بەرژەوەندەکانیانە
و لە هەمان کاتە لە هەندێک حاڵەتیشە هەندێک ڕێکەوتن دەبێت لە بەرژەوەندەکانیان. ئەم حاڵەتانەی وایان لێ کرد کە دیاردەی توندڕەوی لە ناوچەکەدا بەرفراوان بێ و یەکێک لەو دیاردە توندڕەویانەی کە لە ناوچەکە بەرفراوان بۆ ئەوەی کە دەیبینین دیاردەی دەوڵەتی خلافەتی ئیسلامی داعش کە بە تەواوی لە ماوەیەکی ئێجگار کورتدا بینیتان کە چۆن سەیتەرەیەکی کرد کۆنتڕۆڵی ناوچەیەکی بەرفراوانی کرد لە عێراق و لە بەشێکی کوردستان و کە ناوچە دابڕێنراوەکانە و بەشێکی تر تەنانەت لە سووریا. ئەم حاڵەتە لە ڕاستیە وەرچەرخانێکی نوێ بوو لە هەلومەرجی سیاسی ناوچەکە. ئەم وەرچەرخانە نوێیە ڕاستەوخۆ کوردستانی ڕوبەڕووی ئەرچێکی نوێ کردەوە، ئەویش کە پێی دەڵێن ئەرچی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر. ئەوەی ئەم حاڵەتانەی کە ڕوویداوە ناچینە ناو وردەکاریەکانەوە ئەو وردەکاریانەی کە پەیوەندی بە زانیار و هەواڵەوە هەیە کە خۆتان بەدواچوونتان هەیە لە ڕێگای خوێندنەوەیان لە ڕێگای دەنگ و باس و هەواڵ، بەڵام ئەوەی کە هەیە هەندێک دەرەنجامێتە پێشەوە. ئەو دەرەنجامانە دەرەنجامی گرنگە کە لە شیکردنەوەی سیاسی کە بێ بایەخی پێ بدرێت. ئەو دەرەنجامانە دەمانخاتە ئەوەی کە پۆلێنی بکەین بە سێ بەشی سەرەکیەوە. بەشی یەکەمی ئەوەی کە پەیوەندی بە شەڕی دژە تیرۆر هەیە. لە شەڕی دژە تیرۆر ئەوەی کە دەبینین یەکەم جارە لە مێژووی هاوچەرخی گەلانە کە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلان کە تێدەکۆشێت لە پێناوی مافی بڕیاردانی چارەنووس یان تێدەکۆشێت لە پێناوی وەدەسێنانی مافە نیشتیمانیەکان. ئەم بزوتنەوەیە کە بە بەردەوامی لەلایەکەوە نەتەوەیە گورتەکان دان بۆدا دەنێ کە گەلان مافی خۆیانە هەوڵدن بە مافی بڕیاردانی چارەنووس، بەڵام لە هەمان کاتە دیسانەوە بەڵگەنامۆی نەتەوەیە گورتەکان کە باس لە ڕێزگرتنی سنوور و نەگۆڕینی سنوورە کاتەوانە. ئەم دوو حاڵەتە وای لێ کردبوو، ئەم حاڵەتە وای کردبوو کە بەشێکی زۆری بزوتنەوە ڕزگاری خوازەکان و تایبەتی ئەوانەی شێوازی تێکۆشانی چەکداری بەکاردەهێنن کە لەلایەن وڵاتە زلهێزەکانی دنیاوە یان لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتیەوە بە تیرۆر ناو ببرێت. و بینیتان کە تەنانەت تا ماوەی ڕابردوو تا چەند سێ هەفتەی ڕابردووش ناوی دوو حیزبی سەرەکی لە بزوتنەوەی ڕزگاری خواست لە ئەمریکا لە لیستی تیرۆرا بوون و تا ئێستاش ناوی حیزبێکی سەرەکی لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان کە لە بەشی باکوورە دیسانەوە ئەویش لە دیسانەوە لە لیستی تیرۆرا ماوەتەوە. ئەم حاڵەتە نوێیی کە هاتە پێشەوە وای کردووە کە بزوتنەوەی ڕزگاری خوازی لەلایەکەوە کە داکۆچی لە مافی نیشتیمانی و کارەکە بۆ دامەزراندنی دەوڵەت و دەوڵەتی نیشتیمانی هاوکات لەگەڵەوەیە ڕوبەڕووی ئەرچێکە بێتەوە کە پێڵێن ئەرچی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر. و ئەم ئەرکە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر نەک تیرۆرێکە بە مانای تیرۆری ناوخۆیی، تیرۆرێکە کە مۆرچێکی نێودەوڵەتی وەرگرتووە. ئەمە مانای ئەوە نییە وڵاتە سەرمایەدارەکانی جیهان کە زلهێزەکان لە ڕوانگەی تەنانەت قەناعەت و لە ڕوانگەی دانان یان کارکردن بۆ ئەوەی کە ئەم گەلێک یان بزوتنەوەیەکی ڕزگاری خوازی بگات بە مافی چارەنووس دێ هاوکاریەکە بەقەدەر ئەوەی کە کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕوبەڕووی مەترسی دەبێتەوە. و ئەم ڕوبەڕوو مەترسیەی لەلایەن کۆمەڵگای نێودەوڵەتی وا دەکات کە زلهێزەکانی دنیا بێن هاوکاری بکەن جۆرێک لە تەوافقی بەرژەوەندەکان ڕووبدا لە ناوچەکەدا و ئەم تەوافقی بەرژەوەندیانە ئێستا لە هەلومەرجی ئەمڕۆیە لە بەرژەوەندی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمانە، بەڵام دیسانەوەیە لە ئەرکە سەرەکیەکان ئەوەیە کە چۆن کار بکرێت بۆ پاراستنی ئەم پشتگیریە نێودەوڵەتیە و ئەم پشتگیریە نێودەوڵەتیە تەنها لە چوارچێوەی پشتگیری سەربازی نەبێ کار بکرێت بە ئەوەی ببێ بە پشتگیریەکی سیاسی بە تایبەتی گەلی کوردستان تێدەکۆشێت لە پێناوی وەدەسێنانی مافەڕەواکانی. نەک هەن لەم پارچەیە کوردستان ئەوەی دەبینین لە تێکڕای پارچەکانی کوردستان و یەکێک لە ئاکامەکانی شەڕی دژە تیرۆر ئەو بەرزبوونەوەی ئەو هەستە لە تەوایەتیە بوو کە لە هەموو پارچەکانی کوردستان تا ڕادەیەکی زۆر تا ئاستێکی زۆر نشونما و گەشە پێدانی بەخۆوە بینی کە گەلی کورد هەست بکە کە
ڕوبەڕووی یەک شەڕە بێتەوە. ئەم هۆشمەندیەی کە هەیە وەکوتم ئەم حاڵەتە ئیجابیانەی کە باسە کرێ کە گۆڕانکاریەکی چلۆنایەتیە مانای ئەوە نییە دا نەبڕاوە لە دیسانەوە کۆمەڵێک دیاردەی نەگەتیڤ کە دێنە سەر باسکردنی کۆمەڵێک دیاردەی سەلبی و خراپ کە بە نەگەتیڤ یان بە شێوازێکی سەلبی کارەکاتە سەر ئەو حاڵەتەی یەکەم کە ئێمە پەرەی پێ بدەین لە پێناوی وەدەسێنانی ئاماجە سیاسیەکان. سەرڕای شەڕی دژە تیرۆر گەلی کوردستان ڕوبەڕووی شەڕێکی دیکە دەبێتەوە، ئەوی شەڕە لە بەغدا، شەڕی بەغدا، شەڕ لە پێناوی وەدەسێنانی مافەڕەوەکانی گەلی کورد لە بەغدا. و ئەم شەڕەش دەمێنێتەوە تا ئەو کاتەی کە چوارچێوەی داواکاریەکان کارکردن لە چوارچێوەی دەوڵەتی فدراڵی عێراقدا بێ کە بە شێوازێک لە شێوازەکان کە ئێستا کار لەو سنوورە دەکرێت. و ئەمەش دیسانەوە وامان لێ دەکات تێکۆشان لە پێناوی وەدەسێنانی ئەم حاڵەتەش پەیوەندی بە حاڵەتی سێمەوە هەیە، بە خاڵی سێمەوە هەیە، ئەوی چۆن کە لە هەلومەرجی ناوخۆیی کوردستان چۆن کار بکرێ بۆ ئەوەی بتوانێت گەلی کوردستان ڕوبەڕووی تیرۆر بێتەوە و هەروەها گەلی کوردستان بتوانێت مافەکانی خۆی بەدەست بێنێ. ئەمە وامان لێ دەکات کە ئیشارەت بەوە بکەین کە شەڕی دژە تیرۆر تەنها شەڕی پێشمەرگە نییە و ڕوبەڕووبوونەوەی تیرۆر تەنها مەلەفێکی ئەمنی و مەلەفێکی سەربازی نییە. بەو مانای شەڕی دژە تیرۆر ئەگەر تەماشای دژایەتی تیرۆر بکەین بەو مانایی کە دەبێت چۆن هەموو وزەی مرۆیی کوردستان بەکار بێت بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و مزەی مرۆیی کوردستان بەو مانای وزەی نێرومێی کوردستان، وزەی گەنجی کوردستان، وزەی هەموو پێکهاتەکانی کوردستان، وزەی هەموو نەتەوەکانی کوردستان چۆن ئەم وزەیە بەکار بێت کە ئەم وزەیە بەرفراوانترە لە وزەی پێشمەرگە، بەرفراوانترە لە هێزی پێشمەرگە. جگەلەوە کە باسی ئەوە دەکەین کە شەڕی دژە تیرۆر تەنها شەڕی پێشمەرگە و مەلەفی ئەمنی نییە، من پێم وایە دیسانەوە مانای ئەوەیە کە شەڕی دژە تیرۆر لە بنەماکای شەڕێکی کۆمەڵایەتیە. ئەم شەڕە کۆمەڵایەتیە شەڕە لە پێناوی مەدەنیەت، شەڕە لە پێناوی پاراستنی ناسنامەیەکی کوردستانی لەسەر بنەمای هاوڵاتی بوونی کوردستانی، پاراستنی ناسنامەیەک لەسەر بنەمای چەمکە مەدەنیەکان، لەسەر بنەمای جیاکردنەوەی دین لە دەوڵەت، لەسەر بنەمای عەلمانیەت، لەسەر بنەمای بەکارنەهێنانی گوداری دینی وەکو ئەوەی کە دەکرێت بۆ دژایەتیکردنی، بۆ هاندانی خەڵک، بۆ دژایەتیکردنی خەڵک، بۆ هەڵبژاردننی ئەلتەرناتیفێک یان ڕێگایەک یان پرۆژەیەک کە ئەو پرۆژەیە لە پێناوی لە خزمەتی ئیسلامێکی سیاسی توندڕەوە کە وەکو بینیمان کە ئێستا ڕوودەدا. بۆیە بنەماکانی ترۆر هەر داعش نییە، بنەماکانی ترۆر ئەو گوتارە سیاسیانەیە کە هەندێک لایەنی سیاسی مزگەوتەکان ئیستیغلالەکەن. وەزیری ئەوقاف لە ماوەی ڕابردوودا بیستان کە چۆن ئیشارەت بەوەکە کە 50 کەس لە منتەسبینی وزارەتی ئەوقاف کە چۆتە ناو هێزەکانی داعشەوە. واتە بەنسبەت ئێمەوە تەنها داعشی دەرەوە نییە، داعشی ناوەوەیە کە ئەڵێن داعشی ناوەوە نەک بۆ مانایی کە تر بە هەڵە داوان و بترسێن خەومان لێ نەکەوێ، بەڵام بۆ مانایی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت پرۆژەیەکی هەبێ، ئەم پرۆژەیە لەسەر ئەساسی بنەما مەدەنیەکان بێ، ئەم پرۆژەیە لەسەر ئەساسی چەمکی هاوڵاتین بوون بێ، ئە پرۆژەیەک نەبێ کە بە چاوی کەم تەماشای یەزیدی بکە. من نمونەیەکتان بۆ دێنم، ناوەکەی باس ناکەم بەس وەکو نمونە دەیهێنمەوە. پێش ماوەیەک لە شوێنێکا بووم، یەکێک لەو کەسانەی کە شەوان بە گۆرانی ئەڵێ بەشانی هێزی پێشمەرگەوە، هێزی پێشمەرگە کە ڕوبەڕووی داعشە بێتەوە، باسی ئەوەیە کرد ئێمە لە نادیەکە چوین بۆ خواردنەوە، بەڵام کە زانیمان ئەوەی کە خواردنەکە دروستەکە یەزیدیە، وتمان چۆن بچین لەو نادیە نان بخۆینەوە، چونکە یەزیدی بە پێی فڵان مامۆستا کە پرسیارم لێ کردووە حرامە ئێمە نانی دەستی یەزیدی بخۆین. ئەمە تەماشای ئەم هۆشمەندیە بکەن، ئەمە کەسێکە کە خۆی گۆرانی ئەڵێ بۆ پاڵاوانێتی بۆ شانازیەکانی هێزی پێشمەرگە کە ئێستا لەبەرەدایە. ئەگەر یەکێکی هونەرمەند وابیر بکاتەوە، تەمان ئەمە تعمیم ناکرێت، هەموو هونەرمەندانی کوردستان وانین، بەشێکی زۆری هونەرمەندانی کوردستان بینیمان چۆن بە خۆبەخشی بە شێوازی جۆرا و جۆر هاندانی جەماوەریان کرد، بەڵام دەبینینەوە ئەم نمونەیەش هەیە،
نمونەیەکە کە چاوەڕوان نەکراوە بۆیە باسیەکەم بۆیە بزانین چۆن فکری قبول نەکردنی بەرامبەر چۆن نەبوونی فکری هاوڵاتی بوون چۆن تەماشاکردنی خەڵک لەسەر بنەمای ئەوەی کە سەر بە چ دینەکە و سەر بە چ مەزهەبێکە چۆن کارەکاتە سەر ئێمە چۆن ئەم پێکاتەیەی ئەم کۆمەڵگایەی کوردستان پەرش و بڵاوەکاتەوە واتە یەکێ لە ئەرکەکانی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر ئەوەیە کە دیاردەی پەراوێز خستنی هیچ کەمایەتی هیچ پێکاتەیەک نەمێنێ هیچ نەتەوەیەک نەمێنێت جا ئەو پێکاتە نەتەوەیی بێ ئاینی بێ مەزهەبی بێ تایفی بێ کە کار بکرێ هەر هەمووی چەمچی هاوڵاتی بوونی کوردستانی کۆی بکاتەوە یەکێ لە بەرجەکانی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر ئەوەیە کە چۆن ڕوبەڕووی گەندەڵی ببینەوە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیش خۆ تەنها بە نووسین و بە خۆپیشاندان ناکرێت بەوە دەکرێت کە چۆن ڕێنماییەکە بێ کە چۆن ڕێسایەکە بێ کە چۆن کار بکرێ بە بەردەوامی کە جونگەکانی حیزبە سیاسیەکان کە جونگەکان و پێکاتەکانی حیزبە سیاسیەکان تەنها بۆ بەرژەوەندی حیزبی بەکارنێت ئەم حاڵەتانەی کە ڕوبەڕوومانە بێتەوە پێمان وایە دەبێ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر پێویستی بە حکومڕانی باشەیە لە چۆن حکومڕانی بکرێت لەسەر بنەمایەک کە عەدالەت جێبەجێ بکە کە باسی حکومڕانی باشیش دەکەین بۆ مانایە کە ناکرێ هەموو پلە و پایەکانی حکوومەت لەسەر بنەمای حیزبایەتی دابەش بکرێت هەر وەکو ئەوەی کە کرا لە تەنانەت نەک پلۆپایە دەرەوەی پلۆپایەکانی حکوومەت ئەوەی کە کۆمیسیۆنی سەربەخۆی بەناو سەربەخۆی هەڵبژاردن کە ئەوایە سەربەخۆ بێ بەڵام کردیانە کۆمیسیۆنێکی حیزبی پێشتر دابەشیان کرد لەلایەن چەند حیزبێکی 5 حیزبی سیاسیەوە کە پێیان وایە احتیکاری کاری سیاسی بکەن لە کوردستانە و احتیکاری ناوەندی بڕیار بکەن لە کوردستانە و بەم عەقلیەتەش تەماشای ئیش و کارەکان دەکەن هەندێکیان کە بەشێکیان بەم عەقلیەتە تەماشای ئەو کارانە ئەکەن کە بۆ دابەشکردنی پلۆپایە ئیدارەکان بۆیە ئێمە لەم حاڵەتە دووپاتیەوەکەینەوە کە پێویستە پێکهاتەی مەجلیسی خدمە دیسانەوە دابمەزرێ و سنووری دابەشکردنی پلۆپایە و پۆستی ئیداری لە سنوورێکی دیاریکراوە ڕابگیرێ دانەبەسێتە خوارەوە بە جۆرێک مامۆستاکان و تەنانەت مدیر مەکتەب و مدیری بەشەکانیش بە شێوازی حیزبی دابەش بکرێ بەسەر حیزبە سیاسیەکانە هاوڕێیان ئێمە ئەم شەڕی کە ڕووەدا کە لە ناوچەکەیە ڕووەدا بوعدێکی نێودەوڵەتیشی هەیە با ئێمە بوعدە نێودەوڵەتەکەمان لە یاد بێ بۆ ئەوەی لە تەماشاکردنی تابلۆکە تەنها تەماشای کونجێک یان تەماشای سوچێکی ئەو تابلۆیە نەکەین ئەم شەڕی کە دەکرێت لە ڕاستیە بەشێکە لە شەڕی سەرمایەداری ئەو شەڕی ئەو کار ئەو هەوڵ و کۆشانەی سەر لەنێ بۆ دەربازبوون لە قەیرانەکەی خۆی کە لە 2000 قەیرانە ئابوورەکەی کە لە دوای 2006 و 2007ەوە سەری هەڵداوە ئەگەر تەماشای ئەم حاڵەتە بکەین تەماشای ئاکامەکان و تەماشای ئیحسائیاتەکان بکەین ئەوە دەبینین کە لەگەڵ ئەوەی شەڕدایە کە چاوەڕوانی ئەوە ئەکرێت لە شەڕدا نرخ بەرز بێتەوە ئەوە دەبینین کە چۆن نرخی نەوت دابەزی کە دابەزینی نرخی نەوتیش مانای کە بەو حاڵەتی کە ئێستا تیا گەیشتووە مانای بوژانەوەی ئابووری وڵاتە سەرمایەداریەکانی جیهانە سەرمایەداری جیهان بە دوو حاڵەت دەتوانێت چارەسەری قەیرانەکانی خۆی بکە کە ئەم قەیرانانە بە بەردەوامی ڕوبەڕوویە بێتەوە سەرمایەداری ئەمڕۆ توانای هەیە کە توانای ئەوەی هەیە کە خۆی نوێ بکاتەوە بەڵام ئەم خوێ نوێکردنەوە لە خەیاڵەوە نایەت لەوە نایەت کە سەرمایەداری هەر لە خۆڕا خۆی نوێ کاتەوە لەوە دادێت کە بە چ کارێک خۆی نوێ کاتەوە بەشێک لە بنەمای خۆی نوێکردنەوەی سەرمایەداری دوو بواری ئابووری وزەیە کە دەبینین ئەمڕۆ ئابووری وزە بەم جۆرەیە کە بەکار هاتووە و لە سوودی وڵاتە سەرمایەداریەکانە و بواری دیکەش بواری ئابووری تەصنیعی عسکەریە سناعی عسکەریە و لە هیچ کاتێکە ئابووری سەرمایەداری بۆ زیندوو نابێتەوە ئەگەر نەخۆشخانەیەک یان قوتابخانەیەک بێ لە وڵاتێکی تازە پێگەیشت و دروست بکە ئەو گرێ بەستە وەربگرێ گەورەترین و مەزنترین کۆمپانیاکان ئەو کۆمپانیانن لە بواری مجەمەعی سناعی حربی عسکەریە کار دەکەن
و ئەمە وای کردووە بۆ نمونە ئەگەر بەراوردی ئینفاقی خەرجی عسکەری سعودیە بکەین لە نێوان ساڵی 2004 تا 2014 دەبینین ئینفاقی عسکەری خەرجی عسکەری سعودیە لە 118 زیادی کردووە و ئەو چوار وڵاتەی ئێستا کە وڵاتی زلهێزن لە ئینفاقی عسکەریە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە و سینە دووەم وڵات سێەم رووسایە چوارەم عەرەبستانی سعودیەیە ئەو کۆمپانیا زەبەلاحەکان ئەو کۆمپانیانەی کە لە بواری پیشەسازی عسکەریە سەربازیە کار دەکەن ڕێژەی گەشەپێدانی لە ماوەی ئەم سێ مانگەی ڕابردووە بەشێکیان گەیشتە 110 و کەمترینیان گەیشتە 105 بۆی بزانین کە ئەمە چۆن مجەمەعی سناعی عسکەری چۆن بەرەبەرە گەشە دەسەنێ و لە ئاکامی ئەم ململانەیە کە بینیمان چۆن ململانەکان تەنانەت هەن لە نێوان سەرمایەداری و ئەم ناوچانە نییە کە خێر و بێری ئەم ناوچانە دەبن لە نێوان خودی ناوەندەکانی سەرمایەداریە کاتێک کە قەیرانی سەرمایەداری لە ساڵی 2007 و 2006 و 2008 بەسەرەوە لە هەموو وڵاتە سەرمایەدارەکان ڕوویدا رووسیا کە وڵاتێکی سەرمایەداری مەزنە وەکو خۆی مایەوە تووشی ئەو قەیرانە گەورەیە نەبوو بەڵام ئێستا لەم ململانەیە ئێستا بینیمان کە چۆن رووسیا تووشی قەیرانێک بوو و پوتین ئاماژە بەوەکە کە قەیرانی دارایی سەرمایەداری رووسیا بەردەوامە بێ تا 2 ساڵ یان تا 3 ساڵ بەردەوام دەبێت و چۆن ڕێژەی ڕۆبڵ نسبەی ڕۆبڵ قیمەتی ڕۆبڵ کە عوملەی دراوی رووسایە لە 120 هاتە خوارێ ئەمە بۆمان دەرەخا کە ململانیەکان تەنها ململانەی ناوخۆیی نییە ململانەیەکی ناوخۆییمان ڕوبەڕوە بێتەوە سەبارەت بە ناسنامەی ئەم کۆمەڵگایانە سەبارەت بە چارەنووسی سیستمی سیاسی ئەم کۆمەڵگایانە سەبارەت بە چارەسەرکردنی گرفتی دەوڵەت لەم کۆمەڵگایانە سەبارەت بە سەر لەنوێ داڕشتنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست داڕشتنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێمە باسیەکەین نەک بەو عەقڵیەتە ئەمریکایی کە ئەمریکا ئەیەوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابەش بکە بەڵام بەو عەقڵیەتەی کە گەلانی ناوچەکە سەر لەنوێ ڕۆژهەڵاتێکی ناوەڕاست بە ئارەزووی خۆیان بنیاد بنێنەوە ڕۆژهەڵاتێک کە کێشەکانیان کێشەی تیانەمێنێ کە ئاشی تایە بەرقەرار بێ و ئەمە وامان لێکا کە ئەرکەکان ئەرکی سەرەکیمان کە ڕوبەڕوومان بێتەوە چ لە ناوخۆ چ لە دەرەوە کۆمەڵێک ئەرکی بەرفراوان بێ لەو ئەرکە سەرەکیانەی کە کۆتایی بابەتەکەمی پێدێنم ئەوەیە کە ئێمە لە ئەرکی سیاسی خۆمان کە ئەرکی حیزبی شووعیە جەخت لەسەر کۆمەڵێک خاڵ بکەینەوە خاڵ یەکەم جەخت لەوە بکەینەوە کە دەبێت لە کوردستانە ناوەندی بریار فراوانتر بێت لە 5 حیزبی سیاسی کە ئەوێ احتیکاری دەسەڵاتی سیاسی بکە و بەو جۆرە دەیەوێ هەموو دەستکەوتەکانیش بە حیزبی بکە و بینیمان چۆن تەنانەت لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆریش حاڵ گەیشتە ئەو حاڵەتەی کە باس لەوە کرێ هێزی فڵان و هێزی فڵان حیزب و ناڵێ هێزی پێشمەرگەی کوردستان و ئەمە وامان لێ دەکا کە ئێمە کار بکەین بۆ ئەوەی حکوومەتی کوردستان ئیشی کوردستان بەرەو موسەساتێت بەرین و هێزی وزارەتی پێشمەرگە ڕۆڵی خۆی ببینێ نەک حیزبی فڵان و یان حیزبی فسار و تەنانەت لە حیزبایەتیش دەرەچێبێتە هێزی کاک فڵان یان هێزی کاک فیسار ئەوەی بینیمان لە شەڕەکانی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر یەکێک لە ئەرکەکانمان کە ڕوبەڕوومانە بێتەوە پاراستنی ئەزیدیەکانە هاوڕێیان پاراستنی یەزیدیەکان و ئەو شاڵاوە درندانە جینۆسایدەی کە دەرحەق لە زیدیەکان کراوە شاڵاوێکە لە بنەما دەرحەق کورد کراوە بەو مانایی ئەبێ ئەمە بیر لەوە بکەینەوە پێکهاتەیەک کە ئێزیدیە لە ماوەی ئەم 100 ساڵی ڕابردووە زیاتر لە 113 شاڵایان بەسەر هاتووە 113 شاڵاو لەسەر پێکهاتەیەک کە پێکهاتەیەکی کووردە بۆ ئەوەی ئاینی خۆیان بگۆڕن بۆ ئەوەی لە وڵاتان نەمێنن ئەمە وامان لێکا کە ئێمە ئێشێ لە ئەرکە سەرەکیەکانمان پاراستنی ئەزیدیەکان بێ و پاراستنی ئەزیدیەکانیش یەکێ لە خاڵە سەرەکیەکانی بە ئازادکردنی ناوچەکانیانە بەڵام لەوە گرنگتر دوای ئازادکردنی ناوچەکانیان چی بکرێت و حاڵەتی تریش ئەوەیە کە چۆن ئەو کەسانەی کە
براون ئەو ژن و مناڵانەی کە براون کە وەکو بارمتە وەکو دیل کە فرۆشراون چۆن ئەوانە کار بکرێ بۆ وەرگرتنیان بۆ ئازادکردنیان و ئەمەش ئەوانش کە ئازاد کراون ئێستا چۆن کار بکرێن کە ئەمانە بەشێکن ئەمانە عار و عیب نین بەنسبەت ئێمەوە ئەمە بەشێکن لە کۆمەلگای کوردەواری ئەمە بەشێکن لەو کۆمەلگایە کە تووشی درندەترین و ناشرینترین شێوازی سەدەکانی ڕابردوو بوونەوە گەڕانەوە بۆ هەموو تاریکەکانی سەدەی ڕابردوو سەدەکانی ڕابردوو کە بیران لەوە کردوتەوە جگە لە 4 ژن و 5 ژن بیر لەوە بکەنەوە 15 ئافرەتیان هەبێ و چۆن وەکو عەبد تەماشایان بکەن و چۆن لە بازارە بیان فرۆشن ئەمە ئەرچی ئێمەیە ئەرچی ئێمەش پاراستنی ئەمانە و گەڕاندنەوەی بۆ ژیانی ئاسایی ئەوان ئەمە بەوە مانایە نییە کە ئێمە ئەمە شەرەفی ئێمەیە ئەم شەرەفەی ئەمە عیبدار و بینەریدە دەرەوە ئێمە نابێت شەرەفی یەزیدی و شەرەفی کورد لە قەزیەکی وا کۆ بکرێتەوە شەرەفی کورد لەوە کۆ بکرێتەوە کە چۆن کورد کار بکە بۆ مەسەلە نیشتیمانیەکان چۆن ڕوبەڕووی ترۆر بێتەوە چۆن ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە چۆن نمونەیەک پێشکەشکە لە حکومڕانی ئەمە شەرەفی ئەساسی کوردە بەڵام شەرەفی کورد نابێت کورد بکرێتەوە بۆ کۆمەڵێک ژنی کورد کە تەعەدایان لەسەر کراوە ئەبێ بەو مانا بەرفراوانە ئێمە باسی شەرەفی نیشتیمانی خۆمان بکەین و جگە لەو ئەرکانە یەکێ لە ئەرکەکان بایەخدان بە کریستیانەکان بە هەموو پێکاتەکانیانەوە ئەمانە خەڵکێک نین کە لە هاتبن لە ئوتێلێکی 2 نەجمە و 3 نەجمە دابنیشتن بڵێ وەڵا ئێوە مۆعیدەکەتان تەواو بوو ئێرە بەجێ بێڵن ئەمانە خەڵکی ڕەسەنی کوردستانن و ئەمانە پێکەوە دەتوانین بیر لەوە بکەینەوە کە چۆن هاوڵاتی بوونی کوردستانی دروست بکرێ بەم عەقڵیەتەش دەبێت تەماشای پێکاتەکانی تر لە کاکەیە لە شەبەکە لە پێکاتەکانی ترە چۆن بتوانین ئێمە تەکید لەسەر ئەم حاڵەتە بکەینەوە حاڵەتی هاوڵاتی بوونی کوردستانی هاوڕێیانێکێک لە ئەرکە گرنگەکان کە ڕوبەڕوومان ئەبێتەوە دیسانەوە ئەرچی بواری گەشەپێدانی ئابووریە ئەرچی بواری گەشەپێدانی ئابووری ئەم نمونەی کە ئێساش ڕوویدا دابەزینی نرخی نەود لە بازارە ئەومان بۆ دەرەخا کە نابێ ئێمە خۆمان ببەستینەوە بە ئابووری بخۆر ئابووری ڕەیعی ئابووریەک کە تەنها پشت بە یەک سەرچاوە دەبەستێ بۆیە ئەبێ کار بکرێەوە بیر لەوە بکرێتەوە بیر لە گەشەپێدانی مستەدام بکرێتەوە بیر لە تەنمیەی مستەدام بیر لە گەشەپێدانێکی مرۆیی کە مرۆڤ ناوەڕۆک و مەبەستی ئەم گەشەپێدانە بێ و بیر لە تێکەڵبوونی سەرچاوەکانی ئابووری و داهات بکرێتەوە نەک تەنها پشت بەستن بە داهاتێکی دیاریکراو تێکرای ئەم هەنگاوانە بە کارکردن و زەمینە خۆشکردنی یەکریزی گەل جێبەجێ بێ زەمینە خۆشکردن و یەکریزی گەل نەک مانای ئەوەیە ناکۆچی نامێنێ نەک مانای ئەوەیە حیزبە سیاسەکان جیاوازیان نابێ بەڵام چۆن ئیدارەی ئەو جیاوازیانەکەن دوور لە تەهمیشکردنی یەکتری چۆن کارەکەن بۆ بنیادنانی وڵات و ئەمە ئەرچێکە کە ئەبێ شوعەکان کاری بۆ بکەن بە بەردەوامی ببێت بە ئەرکە سیاسیە سەرەکیەکانمان